بەعزیزانم هیوادارم تەندروست باش بن لە هەر شوەیەکەوە سەیرمانەکەن. سڵاو لێ بەڕاسان چۆنی؟ سڵاو لێ بێلیندا تۆ چۆنی تەندروستی چۆنە؟ هەر بژیت یەخوا باش بیت ساڵتان لێ بەعزیزانم هیوادارم هەر دڵخۆش و تەندروست باش بن بێخۆشحاڵین ئەم ئێوارەیەش لەگەڵ هاوکارم لیندا گەڕینەوە بۆلاتان هیوادارین میوانێکی ڕۆحسووکی ماڵەکانتان بین ئەم ئێوارەیەش. ئەنجا ئەمڕۆ تەور و بابەتی جیاوازمان ئامادەیە بەیەکەوە لەسەری ئەدوین و باسی ئەەکەین و ڕوونی ئەەکەینەوە بۆتان. بەڵێ بابەتی ئەمڕۆمان فرەجۆرە بەگشتی باز لە جۆرەها سوود و زیانی هەنێک لە خواردن و نەخۆشی و زۆر شتەکەین ئەمڕۆ فرەجۆرە و فرەبابەتین باز لە زۆر شتەکەین کە بە تەواوەتی کاریگەری هەیە لەسەر ژیانی ڕۆژانیۆمان و پەیوەستە بە تەندروستی خود تاکیش بە دڵنیایەوە. بەڵێ جا لیندا ئەمڕۆ کای کەم شت کە لە سەرەتاوە باسی بکەین هەواڵێکمان دەمادەیە لەسەر چا لەسەر چاو قاوە و زیانەکان و سوودەکانی چاو قاوە. جارە پێش هەموو شتێ لە کۆمەڵگای ئێمەیە چا زۆرەکەتەوە. لیندا تۆ چا خۆیتەوە؟ وەڵای منیش چا خۆمەوە بەس شتێک نییە بڵم زۆر زەڕوری یانیها بڵم ئەگەر نەی خۆمەوە سەرمێشێت زۆر کەس هەیە بە شێوەیەک ڕاهاتووە ئەگەر بێت و لە ڕۆژەکەی چایتیانە بێ هەستەکە شتێکی لێون بووە. جا من ئەمە جیاوازێکی چاو قاوەتان پێ بڵم. قاوە کافاینی زیاترە بەگشتی لە چا اینجا بۆیە لەوانەیە کاریگەری زیاتر بێت بەهۆی کافاینەکەیەوە بەڵام لەناو خۆمانە زیاتر وا باوە چا ئەخۆنەوە بەڵام بێگومان چا خواردنەوەش ڕێژەی تایبەتی خۆی هەیە نابێت لە 3 بۆ 4 کوب زیاتر بخورێت ڕۆژانە. اینجا چەند ئەخورێ و زایدەن کەی ئەخورێ گرنگە بەرمونە باشترین کات بۆ ئەوەی چاوقاوە بخورێتەوە بەهەنیانە ڕاستە. جا لیندا لە کللتوری خۆشمانە بەڵنیەوە چایەکە لەو یەکێکە لەو خواردنەوەی کە لە ژیانی ڕۆژانەما زۆر ئەیخۆینەوە. جا زۆر جار شاعیران و هونەردۆستەکانیش باسییان کردووە لە شاعرەکانیانە کە هەر جارە و بە شێوازێک وەصفی ئەم چایەکەن. لە کللتوری ئێمەشە زۆر جار ئەو وتراوە کە کورد کللتوری کوردی و ینی با بڵین کەسانی کوردی و دۆستەکان و خۆشەویستەکان بەیەکەوە خۆشەویستی بە تەنها بە قسە و بە کردار دەرنابڕن بۆ یەکتری بەڵکو زۆر جار ئەیشوبهێنن لێکی ئەچوێنن بە چایەک واتە پێڵێ ئەڵێ با چایەک بەیەکەوە بخۆینەوە یاد خۆت زۆر جار خزم و دۆستەکانمان پێماڵە دانیشە با چایەک بۆ تێکین با چایە بەیەکەوە بخۆینەوە و دوو دەمەتەقێ بکەین بەیەکەوە واتە بێجگەلەوەی کە سوودی تەندروستی هەیە کە ئێستا باسی ئەەکەین سوودە تەندروستەکانی چیە لە هەمان کاتیشا بۆ کۆمەڵایەتی بوون و وەکو ڕەمزێکی خۆشەویستی وەکو نیشانەیەکی خۆشەویستی دەڕبڕێت. جا ئەم چایە بەدڵنیاییەوە وەک بەبێ شەکر بەدڵنیاییەوە باس لەواکەین بەبێ شەکر ئەم چایە سوودی چییە؟ ئەم چایە سوودی هەیە بۆ دڵمان سوودی هەیە بۆ مێشکمان سوودی هەیە بۆ تەواوی جەستەمان لە هەمان کاتیشا سوودی هەیە بۆ دەمودان و بەرگری جەستەشمان. هەبزین چۆن سوودی هەیە بۆ مێشکمان کەوامان لێ ئەکا کە بیرچوونەوەمان کەمتر بێت و نەخۆشی و مەترسەکانی چژون بە نەخۆشی ئەلزەهایمەر کەمتر بێتەوە. سوودی هەیە بۆ دڵمان کە مەترسی نەخۆشەکانی دڵ و چەورێزان بەخشەکان کەمەکاتەوە و لە هەمان کاتیشە ئەو کەسانی کە ئەیانەوەی کەشی لەشیان داوازێنن تا ڕادەیەک یارمەتی دەرە بۆیان لە چ ڕوویەکەوە بۆ نمونە کردداری هەرسکردن تا ڕادەیەک باشتر و خێراترەکە لە هەمان کاتیشە ڕێگری ئەکات لە کەڵەکەبوونی چەورەکان لە لەشمانە. ڕاستەیەک لە جۆرە چای باشەکان چای سەوزە بەڵێ بەدڵنیایەوە بەڵێ زۆر جار لیندا هەڵە تێگەشتێک هەیە لە ناو هاوڵاتیانە کە ئەڵێن چای سەوز با بڵین دوورمانەکات لە هەنێ نەخۆشی ڕاستە بۆ بە تەواوی گشتی بۆ تەواوی گشتی جەستت باشە بەڵام دوورە ناکاتەوە لە هەنێ نەخۆشی بەڵام ئەتوانێت بەرگری لەشێ باشتر بکات و وەک بێجگەلەوەش هەنێ موادی زۆر باشیان تایە هەنێ مادەی زۆر باشی تایە بۆ نمونەیەکی لەو مادە باشانەی کە لە چایە فلۆرایدی تایە ئەم فلۆرایدە بۆ دانمان باشە ڕێگریە کات لە کەڵەکەبوون و دووبارەبوونەوەی بەکتریاکان لە ناو دەممان و ڕێگریە کات لە کلۆری بەدڵنیایەوە بەڵام ئەگەر زۆر بخورێتەوە پێم وایە ڕەنگەکەی بەدڵنیاییەوە ئەگەر زۆر بخورێتەوە نەک بۆ ددانیش بۆ تەواوی جەسە بۆ نمونەگەر زۆر بخورێتەوە هۆکارە بۆ بەرزبوونەوەی فشاری خوێن و بەڵە لێدانی دڵ بەرزەکاتەوە لە هەمان کاتیشە بۆ ڕەنگرتنەوەی ددانەکان بەدڵنیایەوە بێشەکریش بخورێجا چالیندا منێکێکە لەو شتانی لە ژیانمان زۆر حەزم لێتی بەیزنی تۆ ێستا قومێکیشی لێ خۆمەوە. اینجا چا لە بەیانیانە کە خۆین زۆربەی زۆر حەزەکات کە شەکری تیاپێ ئەڵێ بە بەیانیان بەخوا ناخورێتەوە بە بێشەکر بەڵام ئەگەر خۆمان ڕابهێنین کە بێشەکر بخۆین یاخود کەمتر بەکاری بهێنین زۆر باشترە. بەڕاستی بە بێشەکر چێژی تامی چاکەی هەیە
یعنی ڕاستە خۆ تامی چاکە ئەەکەیکە ناودەمتەوە وەک چۆن ئەڵیت وەکتو ئاماژە و پێیان نەگات بۆ ڕادەی کە بڵێن ئالوودەی بۆ و لە ڕۆژێکە ئەگەر نەیخواتەوە سەری ئێشێ لە ڕۆژێکە 2 بۆ 3 کوپچە کافیە و پێویستە بە هیچی کە نابێت لە ژیانتە بێگومان اینجا من پێشەوەی بێم دەرمانم بەکارهێنا و تووشی وڕبووم بووم سێدەشنی پێڵێن چایەکم خوارد باشتر بووم ینی ئەکرێ ئەوەش سوودێکی ترە کاتێکە بۆ هەر هۆکارێک خەواڵ و ئەبیت ئەکرێت چای یارمەتی و با بۆ ئەوەی کە تاقە و وزت بۆ بهێت ڕاستە بەدڵنیە ئاگایی و وریاییت باشترەکە بەدڵنیە ڕاستە بێگومان جالیندا با بەیەکەوە بینەری هەواڵەکەمان بین ئەبزین زانیاری زیاتر و وردەکاری زیاتر سەبارەت بەچە چییە لەم هەواڵەیە فەرمون خواردنەوەی قاوە و چا لە بەیانیاندا تەنها بۆ بەدەستهێنانی ئاگایەکی باش و توانای سەرنجان نییە بەڵکو دەکرێت کلیلی پاراستنی تەندروستی مێشکیش بێت لێکۆڵینەوەیەکی شیکاری نوێی زانکۆی هارڤارد و ناوەندی ماساچوسێتس دەری دەخات کە خواردنەوەی ڕۆژانەی چاو قاوە بە ڕێژەیەکی بەرچاو مرۆڤ لە مەترسەکانی توشبوون بە نەخۆشی بیرچوونەوە کەم دەکاتەوە بە گوێرەی دەرەنجامی توێژینەوەکە کە بۆ ماوەی چەندین ساڵ بەردەوام بۆ و زیاتر لە 130,000 کەس بەشداریان تێدا کردووە دەرکەوتووە ئەو کەسانەی ڕۆژانە بڕی مامناوەند لەو خواردنەوانە دەخۆنەوە مێشکیان چالاکتر دەمێنێتەوە ئەنجامەکان ئاماژە بۆ دەدەن خواردنەوەی 2 بۆ 3 کوب قاوە یان 1 بۆ 2 کوب چا لە ڕۆژێکدا مەترسی توشبوون بە لە بیرچوونەوە بە ڕێژەی لە 180 کەم دەکاتەوە زانایان دەڵێن مادەی کافاین و دژە ئۆکسانەکانی ناو ئەم خواردنەوانە یارمەتی پاراستنی خانەکانی مێشک دەدەن لە هەوکردن و تێکچوون لەلایەکی دیکەوە توێژەران هۆشداری دەدەن کە زیادەڕەویکردنی و خواردنەوەی زیاتر لە 3 کوب قاوە سوودێکی زیادەی بۆ تەندروستی مرۆڤ نییە هەر بۆیە جەخت دەکەنەوە لەوەی کە ئەمە تەنها بەشێکە لە پاراستنی تەندروستی و پێویستە لەگەڵیدا وەرزش بکرێت و دوور بکەوینەوە لە جگەرەکێشان و سیستمێکی خۆراکێکی تەندروست پەیڕەو بکەین بە مەبەستی پاراستنی توانای بیرکردنەوە و یادەوەریمان اینجا لەوە بۆمان دەرکەوت کە چا سوودی خۆی هەیە بێگومان بەڵام ئەوێ بە ڕێژەیەکی دیاریکرا و بەکار بهێنرێت بێگومان اینجا هەواڵێکی ترمان هەیە باسی بەکارهێنانی کاربۆهایدرێتەکەین کە لە ژیانی ڕۆژانەمانە زۆر جار ئەیبینین یاخۆد باوە لە ناومانکەمە زۆر ئەیخۆین و بەکاری ئەهێنین بێگومان سوود و زیانی خۆی هەیە بەڵام بەگشتی زیانەکانی زیاتر ڕاستان وایە ڕاستە ئەرۆڵا جۆرە جیاوازەکانی کاربۆهیدراتێ بۆ نمونە کاربۆهیدراتی قورس و کاربۆهیدراتی سوکەیەواتە سادەکان کاربۆهیدراتە سادەکان و زانیاری زیاتر لەم هەواڵەوە وەرەگرین دەربارەی جۆرەکانی کاربۆهیدرات و زیانەکانی بۆ سەر تەندروستیمان بابێ کۆبچینە لای ئەو هەواڵە مێشکی مرۆڤ بۆ بەدەستهێنانی وزە و کارکردنی بەردەوام پشت بە گلوکۆز دەبەستێت کە لە کاربۆهیدراتەوە سەرچاوە دەگرێت بەڵام توێژینەوەیەکی زانکۆی بۆردۆکس لە فەڕەنسا ئاشکرای دەکات کە خواردنی بڕێکی زۆر لە کاربۆهایدرێتە سادەکانی وەک شەکر نانی سپی و شیرینیەکان مەترسی ڕاستەوخۆ بۆ سەر تەندروستی مێشک دروست دەکات تۆژەران دەڵێن ئەم جۆرە خۆراکانە دەبنە هۆی تێکچوونی ئاستی هۆرمۆنی ئینسۆلین و دروستبوونی هەوکردنی درێژخایەن لە دەمارەکاندا ئەمەش بە تێپەڕبوونی کات ڕێگا خۆش دەکات بۆ کەڵەکەبوونی پرۆتینی جۆری بێتا ئەمێلۆیت ئەو پرۆتینەیە کە هۆکاری سەرەکی توژبوون بە نەخۆشی ئەلزەهایمەرە لەلایەکی دیکەوە زانایان ئاماژە بۆ دەکەن کاربۆهیدرێتە ئاڵۆزەکان کە لە دانەوێڵە سەوزەوات و پاکلەمەنیەکاندا هەن وەکو کەڵغانێک بۆ پاراستنی خانەکانی مێشک کار دەکەن بە جۆرێک ئەو خۆراکانە وزەیەکی جێگیر بە مێشک دەدەن بەبێ ئەوەی زیان بە دەمارەکان بگێنن سپۆرانی تەندروستی جەخت دەکەنەوە لەوەی بۆ پاراستنی ژیری و ڕێگریکردن لە لەبیرچوونەوە لە تەمەنێکی پیریدا پێویستە جەخت لەسەر جۆرێتی کاربۆهیدرات بکرێتەوە نەک بڕەکەی
بەڵێ عزیزانم هەروەک لە ئاماژە کرا لە هەواڵەکەشە بە دڵنیاییەوە جۆرێتی کاربۆهیدراتەکە گرنگە نەک ئەو بڕی کە پاقلەمەنی و لە سەوزەکانە هەن باشترین جۆری کاربۆهیدرات ڕاستە بە دڵنیایی کەڵغانی ئیشەکەن. بەڵێ جا عزیزانم ڕەبت بە بەستنەوەیکی کەمان هەیە بە نەخۆشیەکانی پووک و ڕۆماتیزمە. زۆر جار لەوانەیە ئێمە بیر بکەینەوە بڵین کە نەخۆشەکانی پووک یاخود نەخۆشەکانی دەموودان بەس کاریگەری هەیە لەسەر دەموودانمان خۆیان لەگە پووک خۆمان، بەڵام ئەمە ڕاز نییە. ئەکرێ نەخۆشەکانی ناو دەموودان و هەوکردنی پووکمان کاریگەری هەبێت لەسەر دڵمان و کاریگەری هەبێت تەنانەت لەسەر ڕۆماتیزمەش. جا بابزانین ئایا نەخۆشەکانی پووک کاریگەری هەیە لەسەر ڕۆماتیزمە یا خودنا؟ با بێکەوە زەنەی زیاتر لەم هەواڵە وەرگرین. توێژینەوەیەکی هاوبەش کە لە زانکۆی بێرمینگهام لە وڵاتی بەریتانیا ئەنجام دراوە و لە مانگی شوباتی 2026دا ئەنجامەکەی بڵاو کراوەتەوە، پەیوەندیەکی ڕاستەوخۆ لە نێوان هەوکردنی پووک و نەخۆشی ڕۆماتیزمدا دۆزیوەتەوە. تۆژەران دەریان خستووە ئەو بەکتریایانەی دەبنە هۆی هەوکردنی درێژخایانی پووک دەتوانن پشنە ناو سووڕی خوێن و بە تێپەڕبوونی کات ببنە هۆی بەرهەمهێنانی جۆرە پرۆتینێکی دیاریکراو کە سیستمی بەرگری هان دەدات هێرش بکاتە سەر جونگەکان. ئەم دۆزینەوەیە گرنگێکی زۆری هەیە چکە دەری دەخات چارەسەرکردنی نەخۆشیەکانی پووک دەبێتە هۆی کەمکردنەوەی نیشانەکانی ڕۆماتیزم. زانایانی زانکۆی بێرمینگهام ئاماژە بەوە دەدەن توشبوانی ڕۆماتیزم پێویستە بەردەوام لەژێر چاودێری پزیشکی دداندا بن، چونکە تەندروستی دەم و ددان ڕاستەوخۆ کار دەکاتە سەر چالاکی نەخۆشیەکەیان لە جونگەکاندا. تیمی توێژینەوەکە لە ئێستادا خەریکی تاقیکردنەوەی جۆرە غەرغەرەیەکی تایبەتمەندن کە دەتوانن ئەو بەکتریایانی دیاریکراون لە ناویان ببات کە مەترسی توشبوون بە ڕۆماتیزمە زیاد دەکەن تاوەکو وەکو میکانزمێکی خۆپارێزی لە داهاتوودا بەکار بهێنرێت. بڵاوکردنەوەی دەرەنجامی ئەم توێژینەوەیە لە کاتێکدایە کە بە گوێرەی دوایین بڵاوکراوەکانی ڕێکخراوی تەندروستی جیهانی زیاتر لە 7 ملیۆن کەس لە جیهاندا بەدەست نەخۆشی ڕۆماتیزمەوە دەنانن. بەڵێ ئەزیزانم وەک ئاشکرا نەخۆشی ڕۆماتیزمە یەکێکە لە نەخۆشیە باوەکان و وەک ئاماژەشمان پێە لە هەواڵەکە کە لە ئێستا 7 ملیۆن کەس بەدەست ئەم نەخۆشیەوە ئەناڵێنن و بە دڵنیاییەوە نەخۆشیەکانی ناودەم واتە ئازارێک لە ناو دەمودان و پووکمانە ئەگەر چارەسەر نەکرێت ئازاری ڕۆماتیزمە خراپترەکات و بە دڵنیایەوە ئەگەر چارەسەریش بکرێت ئازای ڕۆماتیزمەکەش ئەخۆنترەکاتەوە و باشتریەکاتەوە، چونکە لە کۆتاییە پەیوەندی نێوان ڕۆماتیزمە و هەوکردنی پووک یاخود نەخۆشەکانی ناودەم هەوکردنە، واتە لە نێوان هەردووکیانە هەوکردن هەیە، هەوکردن هۆکاری سەرەکیە بۆ هەردووکیان. ڕاستە ئەجا خۆشبەختانە باس لەوەش کراکە غەرغەرەیەکی تایبەت ینی دروستەکەن بەوەی کە ئەو حاڵەتە کەمتر ببێتەوە. نەخۆشی ڕۆماتیزمە نەخۆشیێکە کە سیستەمی بەرگری خۆمان هێرشکاتە سەر جونگەکان کە ئەمەش کاریگەری خراپ دروستەکات و پێوترێ نەخۆشی ڕۆماتیزمە. ئەجا هەر لە بابەتی نەخۆشی ڕۆماتیزمەیە ببینینەوە گەر هاوکاران یارمەتیم بن کۆمەڵێک ئامارتان بۆ باس بکەم کە ئایا ئاماری نەخۆشی ڕۆماتیزمە چەنە و چەند کەس لە جیهانە بەدەست نەخۆشی ڕۆماتیزمەوە ئەناڵێنن. نەخۆشی ڕۆماتیزم زیاتر لە 18 ملیۆن کەس بەدەستیەوە ئەناڵێنن لە جیهانە کە ئەمەش تا ڕادەیەک ڕێژەیەکی بەرزە ڕاستە. اینجا خانمان سێ هەندەی پیاوان توش بەداخەوە اینجا بە زۆری لە تەمەنی 30 بۆ 6 ساڵیدا سەر هەڵدەدات. ینی لەسەر و 30 ساڵیەوە پێویستە کات کە ئاگاداری خۆتان بن پشکنین بکەن بەتایبەت خانمان چکە ڕێژەی توشبوون لە خانمانە زیاترە لە پیاوان بێگومان پیاوانیش توشە بن بەڵام ڕێژەکە لەوانە زیاترە سێ ئەوەندە. ئەگەر گرافیکی دواتر بخەنە سەرۆڵەکە هاوکارانم بۆی کە باسی بکەین نیشانە جیاوازەکانی ڕۆماتیزمە چین یاخود جاکەرەوەکانی نەخۆشی ڕۆماتیزم چین. هەوکردنی درێژخایەن کە ئەمەش وەکو باسم کرد چالاکبوونی سیستەمی بەرگریە لە دژی جونگەکانی خۆمان واتە خودی جەستەی خۆمان هێرشەکاتە سەر جونگەی خۆمان کە ئەمە پێوترێ نەخۆشی ڕۆماتیزم ئازار و هەڵئاوسان دروست دەکات و ئەوێتە هۆی ئەوەی جونگەکە دابخورێت
کاتێککە سیستەمی بەرگری خۆمان هێرشەکاتە سەر خۆمان سەر جومگەی خۆمان بێگومان جومگەکەدا ئەخورێنێت ئەمەش ئازارێکی زۆر و ناڕەحەتێکی زۆر بۆ کەسی توش بوو دروستەکات بێگومان ئەمە شواکە کەسەکە بێتوانایی لە جوڵەیە بۆ دەربکەوێت و هەست بکات بێهێزە کە ئەمەش هەستێکی ناخۆشە بێگومان لاوانەیە لە زۆر چالاکی ژیانی دوور بکەوێتەوە کەسەکە بە تایبەت لیندا ئازارەکەش لە بەیانیان و لە سەرەتای کە تازە لە خەو هەڵاسین ئەو کاتە بۆ نمونە بەیانیان سعات یعنی ئەگەر ئازارەکە بۆ 1 ساعت بۆ 2 ساعت بمێنێتەوە واتە بێت تۆ یەکسەر بترسی لەم حاڵەتە و دواتر ئەگەداری دکتۆر بکەیتەوە کە تۆ ئەم حاڵەتەوە هەیە بۆ ماوەی بەیانیان بە تایبەت کە لە خەو هەڵاسی ڕاستەوخۆ ساعتێ بۆ 2 ساعت ئەگەر تۆ ئەم ئازاری جومگانەوە هەبێت ئەبێ بترسی لەوەی کە توشبووی بە ڕۆماتیزمە یاخود هەڵ ئاوسانێکی سەرەتایی و هەبێت یاخود هەر ئاوسانێکت هەبێت لە هەردوو لای جومگەیەکدا بۆ نمونە جومگەکانی قاچمان باسکەین ئەگەر هەڵ ئاوسانت هەبێت لە هەردووکە یاخود ئازارە هەبێت لە هەردوو لە ئەوە نیشانە سەرەتایەکانی توشبوون بە ڕۆماتیزمن بێگومان جا گرافیکی دواتر ڕاستان ئەگەر بۆمان باس بکەیت بۆ بینەران ڕوو بکەیتەوە بڵێ جا لیندا بەدڵنیایە وەک باسمان کرد ڕۆماتیزمە نەخۆشیەکی دژەخۆییە واتە نەخۆشیەکە کە سیستمی بەرگری خۆمان هێرشەکاتە سەر ئەو جومگانەی کە هەمانە و تووشی هەڵئاوسان و هەوکردن و داخوران و زۆر شتیانەکات جا مەترسەکانی توشبوون بە ڕۆماتیزمە بابزین چێن ئەو کەسانەی کە زیاتر ئەگەری توشبوون بە ڕۆماتیزمان هەیە پێشە شتێ ڕەگەس مەترسیەکە بۆ توشبوون بە ڕۆماتیزمە وەک لیندا باسی کرد ژنان بە ئەگەری سێ ئەوەنەی زیاتر بە پیاوان ئەگەری توشبوون بەمە بابزین بۆچی خانمان زیاتر تووشی ڕۆماتیزما بن ئەمە گەڕێتەوە بە هۆکاری کرۆمۆسۆمی و زۆر هۆکاری کەش بۆ نمونە خانمان هۆرمۆنی کرۆمۆسۆمی ئەکسیان کرۆمۆسۆمی ئەکسی دوو کرۆمۆسۆمی ئەکسیان هەیە و بە دڵنیاییەوە ئەو کێشانەی کە لە سیستمی بەرگریمانە هەیە هەڵگرن واتە هۆرمۆنی ئەکس هەڵگرە بۆ ئەم کێشانەی کە لە سیستمی بەرگریمانە هەیە بۆیە خانمان دوو هۆرمۆنی ئەکسیان هەیە زیاتر هۆکارن بۆ ئەوی تووشی ئەم ڕۆماتیزمەیە بن بە دڵنیاییەوە هۆرمۆنەکانی جەستەی خانمانیش بۆ نمونە ئیسترۆجین کە هۆرمۆنی سەرەکی تایبەت لە خانمانە هۆکارە بۆ توشبوون بەم ڕۆماتیزمەیە لە هەمان کاتیشە خانمان ئەمە لیندا هەواڵێک یعنی سێکی دڵخۆشکەرە بۆ ئێوە کە سیستمی بەرگریان لە پیاوان زۆر بە قۆتر و بەهێزترە ئەمە لە کاتێکە کە بەرگەی جۆرەها نەخۆشی جیاواز بە بەراورد بە ئێمە زۆر باشتر ئەگرن بەڵام سیستمی بەرگریەکە بەهێزی ئەم سیستمی بەرگریە لەم کاتەیە کە هەنێ جار هێرشەکاتە سەر ئەندامەکانی تری خۆی واتە ئەوە تا لێرەیە کە باسەکەین هێرشەکاتە سەر جومگەکانی و ئەبێتەوەی ڕۆماتیزمە لە هەمان کاتیشە بۆ ماوەییش هۆکارێکی سەرەکیە بۆ توشبوون مەترسیەکی گەورەیە واتە ئەگەر یەکێک لە خێزانەکەیە توشبوو بێ بەم ڕۆماتیزمە ئەبێ پشکنین تایبەت بخۆی بکات و بترسێ لەوەی کە ئەمیش توشبوو بێت بەم نەخۆشیە لە هەمان کاتا جگەرە کێشان بۆچی جگەرە کێشان مەترسی ڕۆماتیزمە زیادەکات ڕۆماتیزمە وەک باسمان کرد نەخۆشیەکی دژەخۆییە واتە سیستمی بەرگری خۆمان هێرشەکاتە سەری بەڵام لە هەمان کاتیشە دوایەوەی کە سیستمی بەرگریمان هێرشەکاتە سەری تووشی هەوکردن ئەبێ جا جگەرە کێشان کاریگەریە کاتە سەر سیەکانمان زۆر زیانی خراپتر و لاوەکی تری هەیە بەڵام بە ئێمە ئەمڕۆ جەخت خینە سەر ئەوەی کە ئەسەر ڕۆماتیزمە چیەتی کاریگەریە کاتە سەر سیەکانمان و پرۆتینە ئاسایەکانی ناو سیەکانمان تێکەشکێنێ کە ئەم پرۆتینە ئاسایانی ناو سیەکانمانی تێکشکان سیستمی بەرگریمان ئەڵێ شتێکی نامۆ ڕوویاوە یەت لە دژی ئەم تێکشکانی پرۆتینە سیستمی بەرگریمان چالاکەوێ کە سیستمی بەرگریمان چالاک بوو ئەگەر بۆ ماوەیەکی دوورێژ لەسەر ئەم جگەرە کێشانە بەردەوام بین دواتر سیستمی بەرگریش لە هەمان کاتیشا هێرشەکاتە سەر جومگەکانمان تووشی هەوکردنی جومگەکان و داخورانی جومگەکان و ڕۆماتیزمە دەکات ئەمەش ئەوەیە کە جگەرە کێشان ئەوترێت ئەبێتە هۆی توشبوون بە ڕۆماتیزمە لە هەمان کاتیشا قەڵەوی کۆبوونەوەی چاوریەزان بەخشەکان چاوریەکان کە لە لەشمانە کۆبنەوە واتە هەوکردنی زیاتر واتە کۆبوونەوەی چاوری زۆر واتە کۆبوونەوەی هەوکردنی زیاتر بە دڵنیایەوە هەوکردنی زیاتریش واتە خراپبوونی حاڵەتەکانی ڕۆماتیزمە و جومگەکان جا یەک شتیکە لە نێوان هاوڵاتیانە جیاوازیەک بکەین لە نێوان ڕۆماتیزمە و ئەو داخورانی کە لەگەڵ بەساڵاتچوون و لەگەڵ تەمەنا دروستە بێ بە دڵنیایەوە ڕۆماتیزمە
هۆکارەکەی نەخۆشیێکی جێخۆیە وەک ماسمان کرد سیستمی بەرگری خۆت هێرشەکاتە سەرت بەڵام ئەمەی کە لەگەڵ داخوران و لەگەڵ بەرزبوونەوەی تەمەنا توشمانە بێت ئەمە هۆکارەکەی هەر ئەوەیە کە تۆ لە ژیانە لە تەمەنا کە چەند جارێک ینی بۆ نمونە لەگەڵ بەرزبوونەوەی تەمەن و لەگەڵ بەساڵاتچوونە ئەم جونگەیە داخورێواتە هۆکاری سەرەکی ئەمەیان داخورانە و بە دڵنیایەوە ڕۆماتیزمە ئازارەکەی زۆر زیاترە و ئەمەی داخورانەکە ئازارەکەی کەمترە ڕۆماتیزمە لە هەردوو لای جومگەکە تا دەرەکەوێت ئەمە زۆر زۆر گرنگە بۆ ئەوەی کە جیاوازی بکەیت لە بینی ڕۆماتیزمە کەسێک کە ڕۆماتیزمی هەیە یاخود داخورانێکە کە بە بۆنەی بەساڵاتچوونەوە توشتە بێ لەگەڵ بەرزبوونەوەی تەمەندا ئەو زۆر گرنگە کە بزانی ئەگەر لە هەردوو لای جومگەیەک بۆ نمونە لە هەردوو لای قاچت یاخود لە هەردوو لای پەنجەکانتە ئازارت هەبوو لە جومگەی پەنجەکانتە ئەبێ بزانی کە ئەمە مەترسی توژبوون بە ڕۆماتیزمەیە بەڵام ئەگەر لە یەک لایە بوو ئەمە ئەوەیە کە لەگەڵ بەساڵاتچوون و لەگەڵ بەرزبوونەوەی تەمەن تا تووشە بێ بەڵام لە سەرتاوە باسمان کرد ڕۆماتیزمە لە 30 بۆ 60 ساڵیە تووشە بێ واتە لەو بینایە توشبوونەکەش ئەمەش جیاوازیەک بوو لە بینی ڕۆماتیزمە و ئەو داخورانی کە لەگەڵ بەرزبوونەوەی تەمەنا توشمانە بێت لیندا دەست خۆش ڕاستە لە خزمەتە اینجا بۆمان دەرکەوت کە شێوازی ژیان بەرمونە جگەرەکێشان قەڵەوی کاریگەری هەیە لەسەر توشبوون بە جۆرەها نەخۆشی لەوانش ڕۆماتیزمە بێگومان وەکەوەی باست کرد ڕگەز و بۆ ماوەیش کە شتێکە بەدەست خۆمان نییە دووبارە هۆکارێک بێت اینجا چەند هەواڵێکی تریشمان ئامادەیە هەواڵی دواترمان باسی شتێکەکەین با یەکەم جار بە پرسیارێک دەست بکەم بینە چۆنە لەگەڵ شیرینی خواردنە وەڵایی بینم باشە یعنی شیرینی ئەخۆم بەڵام بە شێوازێکی ینی بە بڕێکی باش نەک بڵێن زۆر زۆر بخورێ بۆ نمونە لە ڕۆژانەی ژیانمە ئەگەر پارچەیەک شیرینی بێ پارچەی کێکێک بێ ئەوەنە اینجا ئەگەر دوایان بخورێ یەکسەری ئەڵێن باشترە بێگومان اینجا لەو هەواڵەشە بە ورتر باسیەکەین با بێکەوە بچینە لای ئەو هەواڵە فەرمە بەمان ئارزووی خواردنی شیرینی دەکەین بەڵام هەمیشە بەشێک لە کەسانی بەساڵاتچوو گەنجان ترسیان لە بەرزبوونەوەی کتوپڕی ئاستی شەکری خوێن بۆی خواردنی شیرینیەوە هەیە سپۆرانی خۆراک لە پەیمانگای تەندروستی بورن سپۆرانی خۆراک لە پەیمانگای تەندروستی کۆمەڵی شەکرە لە ئەمریکا دەڵێت گرفتەکە تەنها لە بڕی ئەو شیرینیەدا نییە کە دەیخۆیت بەڵکو پەیوەندیەکی ڕاستەوخۆی بە کاتەکەوە هەیە هەڵەیەکی باو هەیە کە زۆر کەس وەکو سوکە ژەمێک لە نێوان ژەمە سەرەکیەکاندا شیرینی دەخۆن کاتێک گەدەیان خاڵیە سپۆران هۆشداری دەدەن کە خواردنی شیرینی بە گەدەی خاڵی دەبێتە هۆی بەرزبوونەوەی کتوپڕی خێرای ئاستی گلوکۆز لە خوێندا ئەمە شوا دەکات پەنکریاس بڕێکی زۆر ئەنسۆلین بڕژێت و دوای ماوەیەکی کەم هەز بە ماندوێتی و برسێتێکی زۆر بکەیتەوە توژینەوە نوێیەکە دەڵێت باشترین کات بۆ خواردنی پارچە کێکێک یان هەر جۆرە شیرینیەک ڕاستەوخۆ دوای ژەمە سەرەکیەکانە هۆکارەکەشی دەگەڕێتەوە بۆ ئەوەی کاتێک تۆ ژەمێکی هاوسەنگت خواردووە کە پرۆتین و ڕیشاڵ و چەوری تەندروستی تێدایە ئەم پێکهاتانە وەک بربەستێک کار دەکەن و پرۆسەی هەرسکردن خاو دەکەنەوە و ڕێگری دەکەن لەوەی کە شەکرەکە بە خێرایی بچێتە ناو سووری خوێنەوە ئەمەش ئاستی شەکر بەجێگیری دەمێنێتەوە و دوور دەبێت لە مەترسەکانی توشبوون بە بەرگری ئەنسۆلین و نەخۆشی شەکرەی جۆری دوو توێژەران جەخت دەکەنەوە لەوەی بۆ ئەوەی چێژ لە شیرینی وەربگریت و مێشک جەستەت بە تەندروستی بهێڵیتەوە پێویستە واز لە خواردنی شیرینی لە نێوان ژەمەکان بهێنیت و لە کۆدایی ژەمە سەرەکیەکاندا بیخۆیت بەم شێوەیە هەموو ئارەزوەکەت دادەمرکێتەوە و هەم تەندروستیشت دەپارێزێت. اینجا ئازیزانم باسی شیرینیمان بۆ کردن لە هەواڵەکەیە اینجا زیاتر لەسەری ئەدوین بەڵام دوای ئەم وچانە ئەگەڕێنەوە وڵاتان. دوبارە سڵاوتان لەبێ ئەزیزانین گەڕاینەوە بۆ لاتان
کۆمەڵێ بابەت و زۆر تۆرەی تایبەتی ترمان ئامادەیە. جا پێشەوەی بچینە لای وچانەکە لیندا باسمان لە شیرینی کرد. بەدڵنیاییەوە شیرینی لە ئێسەیە یەکێکە لەو خواردنانەی کە زۆر جار دکتۆرەکان و پسپۆڕەکانی تایبەت بە نەخۆشیەکان منعەکەن و ڕێگریەکەن لە نەخۆشەکان کە بیخۆن. بە تایبەت بۆ نمونە نەخۆشانی توژبوو بە شەکرە و یاخود ئەو نەخۆشیانی کە نەخۆشەکانی دڵیان لەگەڵایە. بەدڵنیاییەوە شیرینی هەم بۆ تەواوی تەندروستی جەستەمان هەم بۆ قەڵەویش زیانی هەیە. لیندا تۆ پرسیارێکە لە من کرد با منەوە پرسیارە لە خۆ بکەمەوە تۆ لەگە شیرینیا بینە چۆنە؟ وەڵای من وەکو چایەکە شتێک نییە بیرم بێت و بڵێم زۆر حەزم لێتی ئەوانە زۆر کەمەی خۆم بەڵام منکو لە هەواڵەکەشا باسی کرد ئەگەر هەر ئەی خۆن چکە ئەوە نییە بڵێ مەڵا هەر نابێ بیخۆی ئەگەر هیچ نەخۆشیەکت لەگەڵانیە وا باشترە دوای ژەم بیخۆیت لە بینی ژەمەکانە نەیخۆیت ینی ئەگینا و ئەکات کە زوو برسی و بێتەوە. ئەنجا من یەک شتی تریشم هەیە بن کاتێک لە بینی ژەمەکانە ئەگەر یەک دوو جارێک شیرینیم خوارد بێت هەستێکی زۆر ناخۆشدایاتێ ینی وەکو ئەوەی کە هەم هەستەکەی تێری تو هیچت بۆ ناخورێ هەستەکەیت وزەشت پێ نییە تاوەکو شتەکان بکەیت تووشی حاڵەتێکی ناخۆشە بیت بۆیە لە بینی ژەمەکانە تکامێ خۆن ئەگەر هەر زۆر ئەتانەوێ بیخۆن دوای ژەم باشترین کاتە بۆ ئەوەی کە شیرینی بخورێت. ڕاستە لێندا دەست خۆش بەڵام بەدڵنیاییەوە لە بڕێکی دیاریکراوە و بە ڕێژەیەکی دیاریکراوە و لیندا من هەموو جارێ ئەو قسەیەم هەیە ئەڵێ مەڵم چێژ لە تاڵیایە و بەڕاستیش ئەم قسەیەم تاقیکەنەوە هەموو شتێ ڕاهاتنە لە ژیانە و بەڕاستیش چێژ لە تاڵیایە بۆ نمونە هەر لەم چایەوە دەست پێ بکەین من بەلایانی کەمەوە حساب بکەم 4 بۆ 5 ساڵە چاهر بە تاڵی ئەخۆمەوە ینی هیچ شەکری تێ ناکەم و بەڕاستی تام و چێژی چایەکە ئەکەی بەدڵنیاییەوە شیرینیش لە ژیانمانە وای لێت کە ڕاهاتنە ئەو کەسانی کە زۆر ئەڵێن شیرینیە خوین بەدڵنیاییەوە ئالوودەی شیرینی بوون واتە وایان لێ هاتووە کە تەنها ئیسراحەت و تەنها هێوربوونەوەیان لە ژیانە و دەردانی هۆرمۆنی دڵخۆشیان لە ژیانە پەیوەستە بە شیرینیەوە. ڕاستە لەگەڵ خواردنی شیرینی و هەنێ جۆری تر و خواردنی تایبەت کە هەرێک لە ئێمە حەزمان لێیە هەنێ هۆرمۆنی دڵخۆشی و هەنێ هۆرمۆنی تایبەت هەیە دەرەجێ بەڵام هەمووی ڕاهاتنە واتە خۆمان وا لە جسمی خۆمانەکەین کە بەو شتە ئەو هۆرمۆنە دەربدرێت و خۆمان دڵخۆشکەین بەڵام بەدڵنیاییەوە ئەوەنەی زیانی هەیە سوودی نییە شیرینی بۆیە من و لینداش ئەمڕۆ پێتانەڵێن کە شیرینی لە ژیانتانە کەم بکەنەوە بۆەوەی کە بێبەش بن و بە دوور بن لە هەر مەترسیەک کە لە ژیانتانە ڕۆیات. جا یەکێکی تر لیندا لە زیانەکانی شیرینی قەڵەویە قەڵەوی و شیرینی پەیوەندیەکی زۆر نزیک و خزمایەتیەکی زۆر جوانیان هەیە بەیەکەوە کە قەت لە بینی یەکتریا عاجز نابن و هیچ شتێک لە بینیانە ڕوونایەت لیندا. جا قەڵەوی و هەم لاوازەیەکی زۆریش ئەمە دووشتن کە وەکو بڵێ لە لووتکەکانان بەڵام ئێمە پێویستمان بۆیە ناوەڕاستی ژیانمان هەڵبژێرین لە هەموو شتەکان ناوەڕاست هەڵبژێرین نە زۆر قەڵەو بین نە زۆر لاواز و زایف بین. جا هەواڵێکمان ئامادەیە لەسەر ئەوەی کە زۆر قەڵەوی یاخود زۆر لاوازی کاریگەری چییە لەسەر جەستەمان و کاریگەری چیە لەسەر تەندروستیمان با زانیاری زیاتر وەرگرین لەبارەی قەڵەوی و زۆر لاوازیەوە لەم هەواڵەوە فەرموون. توژینەوەیەکی نوێی بەرفراوان لەسەر ئاستی جیهاندا ئەنجام دراوە پەیوەندیەکی مەترسیدار لە نێوان قەڵەوی و توانای ڕوبەڕووبوونەوەی هەوکردنی کوشندەکان ئاشکرا دەکات. ئەنجامەکان دەری دەخەن کە کێشی مرۆڤ تەنها پەیوەندی بە دەرکەوتنەوەی مرۆڤەوە نییە بەڵکو وەک قەڵغانێکی سەرەکی بۆ بەهێزبوونی سیستمی بەرگری کار دەکات. توێژینەوەکە لە زانکۆی ئاروسی وڵاتی دانیمارک ئەنجام دراوە و دەرکەوتووە ئەو کەسانەی زۆر قەڵەون و BMI-یان لە سەرووی سیەوەیە لە مەترسیەکی زیاتر توشبوون بە هەوکردنی توندی جەستەیی و ژەهراویبوونی خوێن و هەوکردنی سیەکان و پەتا ڤایرۆسەکاندان. تۆژەران دەڵێن قەڵەوی دەبێتە هۆی دروستبوونی هەوکردنی بێدەنگ و درێژخایان لە جەستەدا. ئەم بارودۆخە وا دەکات سیستمی بەرگری هەمیشە ماندوو سەرقاڵ ببێت. هەر بۆیە کاتێک ورد بینە زیندەوەرێکی بەهێز هێرش دەکات جەستە ناتوانێت بە خێرایی و کاریگەریەکی پەیوەست وەڵامی بداتەوە. لە بەرامبەردا و کەسانی کێشیان زۆر کەمە بڕی وزەی پێویست و پرۆتینی یەدەگ لە جەستەیاندا نییە تاوەکو بەرگەی هێرشە توندەکانی وربینە زیندەوەرەکان بگرن و خانەکانیان زووتر تێک دەشکێن. ئەم توێژینەوەیە زەنگێکی مەترسیدارە
بۆ ناوەندە پزیشکەکان چونکە دەری خستووە کە کێشی جەستە دەبێتە فاکتەرێکی سەرەکی لە دیاریکردنی چارەنووسی نەخۆشەکان لە یەکەکانی چاودێری چڕدا. پسپۆڕان جەخت دەکەنەوە لەوەی پاراستنی کێشێکی هاوسەنگ تەنەها بۆ دوورکەوتنەوە لە نەخۆشی دڵ و شەکرە نییە، بەڵکو هیوایەکی گەورەیە بۆ ئەوەی جەستەمان بەڕووبوونەوەی هەوکردنە کوشندەکان سەرکەوتوو بێت و ژیانمان بپارێزێت. بەڵێ ئەزیزانم لە هەواڵەکە ئاماژە پێکرا کە قەڵەوی زیانێکی زۆری هەیە و بە دڵنیاییەوە زۆر لاوازبوونی زیانێکی زۆری هەیە. بێگومان جالیندا راپۆرتێکمان ئامادەیە کە هاوکارانم لە دەسکی تەندروستی بۆیان ئامادە کردوین کە لەبارەی ئەوەیە کە ڕێکخراوێک ئاماژەی بەوەیەوە کە لە هەر 8 هاوڵاتیەک لە جیهاندا یەکێکیان بەدەست نەخۆشی قەڵەویەوە ئەناڵێنن. با بەیەکەوە بینەری ئەم راپۆرتە بین. ڕێکخراوی تەندروستی گیانی ڕایدەگەیەنێت لە هەر 8 کەسێکدا لە جیهاندا یەکێکیان گیرۆدەی دەستی قەڵەویە. قەڵەوی نەخۆشیێکی ئاڵۆزە کە بە کۆبوونەوەی لە ڕادەبەدەری چەوری لە جەستەدا پەسەند دەکرێت و دەشێت تەندروستی مرۆڤ پەک بخات و ببێتە هۆی توشبوون بە شەکرە و نەخۆشیەکانی دڵ و شێرپەنجە. ڕێکخراوی تەندروستی گیانی دەڵێت نزیکەی 1 ملیار کەس لە جیهاندا قەڵەون. ئەمەش لە کاتێکدایە کە ڕێژەی قەڵەوی لە ماوەی 35 ساڵی ڕابردوودا 2 هێندە زیادی کردووە. قەڵەوی مەترسی مردنی پێشوەختە زیاد دەکات و بەگشتی هۆکاری سەرهەڵدانی دەگەڕێتەوە بۆ زۆرخۆری و دوورکەوتنەوە لە جوڵە و وەرزشکردن. هاوکات کەمخەوی و قەلەقی بەردەوام هاوتەریب لەگەڵ بۆماوەی و نەخۆشیەکانی وەک فرەکیسی هێلکەدان و خەمۆشی کاریگەرێکی گەورەیان لە سەرهەڵدانی دیاردەی قەڵەویدا هەیە. لە درێژەی بڵاوکراوەکانیدا ڕێکخراوەکە ئاشکرای دەکات کە ڕێژەی توشبوون بە قەڵەوی لە منداڵان و هەرزەکاراندا 4 هێندە زیادی کردووە و دەشڵێت پێدانی بڕی گونجاوی شیری دایک بە منداڵی ساوە لە ماوەی سەرەتایی لە دایکبوونەوە تاکو 6 مانگی مەترسی توشبوونی منداڵەکە بە قەڵەوی لە ماوەکانی داهاتوودا کەم دەکاتەوە. ڕێکخراوی تەندروستی جیهانی باوەڕی وایە دەکرێت زۆربەی حاڵەتەکانی قەڵەوی ڕێگریان لێ بکرێت لە ڕێگەی ڕێخستنی بەرنامەی خۆراشی ڕۆژانە کە دەوڵەمەند بێت بە سەوزە و میوە و پاقلەمەنیەکان. هاوتەریب لەگەڵ دوورکەوتنەوە لە چەوری و شەکر ئەمەش وێ ڕای ئەنجامدانی وەرزش و ڕاهێنانکردن کە لە هەفتەیەکدا لە 150 خولەک کەمتر نەبێت. بەڵێ ئەزیزانم وەک لە راپۆرتەکە ئاماژەی پێکرا کە قەڵەوی زیانەکانی چییە و جا ئەمڕۆژ ئێمە باسی چیەکەین لێندا؟ باسی BMI-یەکەین چۆن حسابیکەن لای خۆتان بزانن ئایا ڕێژەکەتان ئاساییە یاخود قەڵەون یاخود زۆر زۆر لاوازن. جا ئێمە فێرتانەکەین چۆن بیکەن. بەڵێ جا BMI وەک پشکنینێکی پێشوەختەیە نەک بە تەواوەتی دەستنیشانکردنی ئەو قەڵەوی کە تۆ هەتا دەستنیشانی بکات تەنها وەک پشکنینێکی پێشوەختە ئەنجامەدرێت. بێگومان جاگەر هاوکارانم یارمەتیمان بەن بچینە لای گرافیکەکە بۆ ئەوەی بۆ تاڕوونکەمەوە بزانم BMI چۆنە. ئەگەر هەر خۆم پێتان بڵم کێشی لەشتان بە کیلۆگرام لە سەرەوەی کەرتەکە دابەشی باڵاتانەکەن بە مەتر بنمونە ئەگەر کەسێک باڵای 160 مەتر بێت 160 سانتیمەتر بێت ئەی کاتە مەتر یعنی ئەباتە 1.6 لە توانی 2 دابەشی ینی دابەشی ئەوەیە کە دابەشی کیلۆگرامەکەیەکە ینی کیلۆگرامەکە دابەشی کێشەکەی ئەکات بە باشجالیندا هاوکارانم ئاماژیان پێکەن ئەڵە میوانێکمان ئامادەیە نازانین لە فلایشمانە نەبوو میوانێکمان ئامادە بێجا فەرمو نازانین کێیە لەند چۆنیە لەنگیان فەرمو وتم ئەمڕۆ بە خۆم میوانی بەرنامەکەی خۆڵ ئێستا وابزانم باسی بیۆمایەکەن وایە ڕاستەی کەواتە با بەردەوام بین فەرمو BMI تۆ حسابکەین چۆنە بۆنە مادام هەر هاتووی هیچمان لایە بەڵێ زۆر باشە کێشانمان لایە وەرە خۆ بکێشە
کەواتە ڕاستە و خۆش زانم ئەمڕۆ من بیەمایەکەم چەنە دەمێک ڕاستان نەم کردووە خۆم نەکەوە ئێستا ئەمڕۆ بزانین جارە پێشم شتە بینەران وەک ئاماژەمان پێەیە لە سەرەتاوە پێویستە بەوەیە کە کێش و باڵای خۆت بزانی ئەلەن تۆی کێشە چەند من کێشم هەشتاویەک ئێمە هەشتا حسابەکەین بە جلو بەرگۆمانە لاوین کێشم هەشتا باڵاو چەنە باڵاشم نزیکەی 182 پێمان باش ئازیزان وەک ئاماژەمان پێیان وەک لیندە ئاماژەی پێەیە ئەم 182 سانتیمەترە ئەبێ بیکەین بە مەتر واتە 182کە دابەشی ساکەین 182 دابەشی سەکەین 1.82کە 1.82کە ئەم 1.82ی باڵای ئەلەند لە ژێری کەرتەکە بێت بەڵێ بەڵام دووجای ئەەکەینەوە واتە دوو جار 1.82 زەربی یەکتریەکەین 1.82 زەربی 1.82 ئەم ژمارەیەکە جا ئەو ژمارەم بۆ لە بەرکەن من لە بەرکەنی ژمارەکانە دواتر چیەکەین بینەرانی خۆشەویست یین ئەو کێشی بڵێ کێشی ئەلەن کە هەشتا بادانی هەشتا دابەشی 3.24ێکشی لەگەڵ 24ەکەشی با بنووسین بۆی بیئەمایەکەی ئەلەنمان بە یەکسانی بۆ دەرچێت کە BMI-یەکی ئەلەند 24 پوینت یەکە با بڵین 24 و ئەلەند لە ڕێژەیەکی مامناوەندایە لەخوا بەزاوێ ئەلەند تەندروستیم باش لەخوا نەخەڵەوی نەقەڵم نەلاز جاڵشمان بابیر نەچێت بێگومان BMI سیستەمێکی باشە ڕاستەوەی کە بزانین کێشی جەستەمان ئایا چۆنە زۆرەیەکەمە بەڵام مەرج نییە مانای تەندروستیش بەدڵنیایە بۆیە بێگومان ئەمە ڕێگەیەکە بۆی کە بزانین کێشی جەستەمان چەندێکە و چۆنە لامان کاتە پێویستە بەردەوام بین لە پشکنین و خۆپارێزیەکان بۆی کە بە تەواوی بە وردی تەندروستی خۆمان بزانین دەستا خۆش بەنامەتان زۆر جوانە زۆر سپاس بمێنەرەوە حەزەکەی میوان بی لەگەڵمانە بە ئەوە ژۆن بکەینەوە کە BMI هەرام ڕێتان لێ نەگرم دێرەوە نهر حەزەکەم وەکەوەی کە باسمان کرد کێشی جەستە بە کیلۆگرام دووجای باڵا بە مەترەکەی بۆ شێوەیە حسابیەکەین زۆر ئاسانە ئەنجا ئەگەر باسی ئەوە بکەین چۆن ڕێژەکە ئەزانین بەرمونە ئەگەر ڕێژەکە لە خوار 18.5ەوە بێت ئەوە تۆ بە لاواز حسابی کاتێک کە ئەم حساباتە ئەەکەی ئەوە ئەگەر لە خوارەوە بێت بە لاواز حسابی ئەگەر لە نێوان 18.5 بۆ 24.9 بێت ئەوە بە کەسێکی ئاسایی حسابیت وەکو ئەلەن بەڵام ئەلەن دەبێ ئاگاشی لە خۆی بێزانی خەریکە لەسەر پەتەکە ڕێک لەسەر پەتەکەیت ئەجا ئەگەر 25 بۆ 29.9 بێ ئەوە کێشی زیاد بە کێش زیاد حسابە بیست ئەگەر 30 بۆ 34 بێت ئەوە ئەچیتە بابی قەڵەویەوە ئەبێ زۆر ئاگادار بیت بڵێ جا بەدڵنیایەوە قەڵەوی و ئەویش هینی خۆی هەیە واتە جیاکاری و پۆلێنکاری خۆی هەیە کە بۆ سێ جاکاری هەیە قەڵەوی 1 و 2 3 بە ڕێژەی ئەویش بە ڕێژەی ئەو ژمارەی BMI کە چەند دەرەچێت دکتۆرەکان بەپی ئەوە جایەکەنەوە بەدڵنیایشەوە کێشی زیادە و قەڵەوی جیاوازی ئەوەیە کە ئەو کەسانی کە کێشی زیادیان هەیە واتە کە خۆیان لە ماڵەوە BMI-یەکەن بۆیان دەرەکەوێت کە چەند بڕێک کێشی زیادیان هەیە بەدڵنیایەوە ئەمە جەسەیان ئاماژەیان پێەیە ئەوکوا لە دەرگایەک پێیانەڵێ خۆتان پارێزن کە مەترسی توشبوون بە قەڵەویتان هەیە واتە هەمە بێ خۆراکتان ڕێبکەنەوە هەمە بێ وەرزشکردن و شێوازی ژیانتان چاپکەنەوە جا ماشەڵڵاو لەبێ ئەلەن تۆ عیبنی و هیواداری هەر عیبیشنەوێ قوربانەوە لەگەڵ هەموو کەسێکە بێگومانەوە شتێکی خۆشەکار کەسێکاری لە تەندروستی خۆی بێ و منیش ئەمە دەمێک بوو دەمێکە کە ئاگام لە کێشی خۆم لێ نازانم چێنێکم باش و بەبوونی ئێوە زانیم جا حەزەکەم خۆتان هەواڵەکانی خۆتان بەردەوامکەن و با لە کاتتان هەواڵی دوای ئەمە لەسەر چییە؟ هەواڵی دوای ئەمە باسی پیربوونەکەین باشە ئەو ترسەی کە زۆرێک لە ئێمە هەمانەوە لە ئێسەیا دەسی باڵای هەیە بە سەرمانە و تاکە ترسمە لە ژیانە ئەو پیربوونەیە ئەکرێ من بچمە لای هەواڵەکە کەواتە باید سا پێکەوە بچینە لایم هەواڵە لە چوارچێوەیەکی توێژینەوەیکی نوێی زانکۆی ستانفۆرد لە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا زانایان بۆیان دەرکەوتووە کە مرۆڤ بە شێوەیەکی هێواش و هەنگاو بە هەنگاو پێر نابێت بەڵکو جەستەمان لە دوو تەمەنی جیاوازدا ڕوبەڕووی دوو بازدانی گەورە یان دوو لوتکەی کتوپڕی پیربوون دەبێتەوە کە ئەوانیش تەمەنی 44 ساڵی و 60 ساڵی
تیمە توێژەرەکەی ستانفۆرد بە چاودێریکردنی هەزاران گەردی لەو وردبینە زیندەوەر لە جەستەی 108 کەسدا بۆیان دەرکەوتووە کە زۆربەی گۆڕانکاریە بایۆلۆژیەکان بە شێوەیەکی کتوپڕ ڕوودەدەن. لوتکەی یەکەمی پیربوون لە تەمەنی 44 ساڵیدا دەست پێ دەکات و لەم قۆناغەدا جەستە گۆڕانکاری ڕیشەی لە مێتابۆلیزمی چەوری، کوحول و کافاینەکاندا بەخۆوە دەبینێت و لە ئەنجامیشدا مەترسیەکانی توشبوون بە نەخۆشیەکانی دڵ و دەمار زیاد دەکەن. لوتکەی دووەم لە تەمەنی 6 ساڵیدا دەردەکەوێت کە تیایدا گۆڕانکارەکان پەیوەستن بە سیستمی بەرگری و کارکردنی گورچیلەکان و چۆنێتی هەرسکردنی کاربۆهیدراتەکان. ئەم گۆڕانکاریە بایۆلۆژیە دەبێتە هۆی لاوازبوونی ماسوولکەکان و خێرات تێکچوونی پێستمان. زانایانی ستانفۆرد جەخت دەکەنەوە لەوەی تەمەنی چلەکان و شەستەکان قۆناغی زێڕینن بۆ گۆڕینی شێوازی ژیان، ئەنجامدانی وەرزش و پەیڕەوکردنی سیستەمێکی خۆراکی گونجاو لەو دوو تەمەنەدا دەتوانێت کاریگەری ئەم شەپۆ لە کتوپڕانەی پیری کەم بکاتەوە و جەستە لە نەخۆشیە درێژخایەنەکان بپارێزێت، چونکە پیری تەنها ژمارە نییە بەڵکو گۆڕانکاریەکی کیمیایی خێرایە لە ناو خانەکانماندا. اینجا ڕاستان لەوە زانیمان کە پیری تا ڕادەیەکیش بەدەست خۆمانە، واتە ئەبێ لەوە بترسین کە شێوازی ژیانمان وا بکات کە زووتر پیربین نەوەکو لە خودی پیربین خۆی بترسین. بەدڵنیەوە جا ئێمەش هەرێکە لە ئێمە پێویستەکە شێوازی ژیانمان ڕێ بکەینەوە، هەم لە خواردن هەم لە وەرزشکردن زۆرەها شتیتر بۆی هەم ترسی پیربوونیانە کەم بێتەوە و پێست و تەواوی لاشەش و جەستە و تەندروستیمان بە تەندروستی و بە گەنجی بمێنێتەوە. اینجا ئەمڕۆ بەو شێوەیە هاتینە کۆتایی ئەم پرۆگرامەمان. هیوادارم سوودتان وەرگرت بێت و هەموو ڕێنماکان جێبەجێ بکەن و ئاگاتان لە تەندروستی خۆتان بێت. خواتان لەگەڵ. بەرگە بابەتی ئەمڕۆمان تا ئێرە بوو، زۆر خۆشحاڵین لەگەڵمانە بوون، کاتێکی خۆش و هەر تەندروست باش بن و خواتان لەگەڵ بێت.